بەرەو کەعبە. دکتۆر مستەفا مەحموود وەرجێڕانی مزەفەر عەوڵا قەسرەیی. لەسەر چێوی عەرەفات. ڕۆژی هەینیە. خۆر بەسەر چێوی عەرەفاتدا لار بۆتەوە و بەرەو ئاوابوون دەچێت. چێوەکە بە چادر تەندراوە. 1,500,000 حاجی لەسەرن. دەڵێی کۆترن بە بەرجی سپی ئیحرامەوە. لە یەکتریان جیا ناکەیتەوە. نازانی کامیان هەژارە، کامیان دەوڵەمەند. نازانی کامیان تورکە، کامیان عەرەب. ڕەگەزنامەکان ون بوون. پۆشاکە جیاکەرەوەکان و زمانەکان شاردراونەتەوە. هەمیان بێک زمان ڕستەیەک دەڵێنەوە. تەنانەت کەسانی جاوی و سۆماڵی و ئەندۆنوسی و زنجی و ئازربایجانیش هەمیان بە عەرەبی دەدوێن. هەندێکیان بە تێکشکاوی دەری دەبڕن و هەندێکیشیان مۆرچی زمانی بیانیان بەبەردا کردووە. هەندێکی تریشیان هەندێک پیتەکان لێک دەچێشنەوە و هەندێکی تریان خود دەدەن. بەڵام دەتوانی لە هەمیان تێبگەیت و گوێبیستی ئەوە بیت کە چۆن هاوار دەکەن لەبەیک اللهم لەبەیک. ئەوانەشی کە عەرەبی نازانن دەبینی دەوری یەکێکیان داوە کە بە عەرەبی دوعا دەکات و ئەوانیش پیت پیت بەو ملکەچیەوە بە دوایدا دەڵێنەوە. لەو پارچە زەویەی لەسەری وەستا بووم لە چەند مەترێکدا 15 ڕەگەزی جیاوازی تێدا کۆبووە. تورکستان و پاکستان و کازاخستان و گینیا و گانا و نەیجیریا و زەنجەبار و ئۆگەندا و کینیا و سوودان و مەغریب و یەمەن و بەرازیل و ئیسپانیا و جەزائیر و سیلان و کە هەمیان لە تەنیشتمەوە تەوقەیان لەگەڵ یەکتر دەکرد و پیرۆزباییان لە یەکتر دەکرد. ئەگەر کەسێکی شارەزا پێی نەگوت بام ئەو هەموو ڕەگەزە جیاوازانەم لێک جیا نەدەکردەوە، چونکە هەمیان وەک یەک خێزان کە لە دانیشتێکی خێزانی پڕ لە خۆشەویستیدا بن داهاتنە پێش چاو. چەند هەنگاوێک لەولاتر زیاتر لە 60 کەسی هیندی لە دەوری کەسێکی شارەزا کۆ ببنەوە کە کتێبێکی لە دەستدا بوو دوعای بە عەرەبی بۆ دەخوێندنەوە و ئەوانیش بەڕیشە درێژە بە فڕمێسکە تەڕبووەکەیان لە دوایەوە دەیان گوتەوە. ئەوان بە هیچ زۆرێک عەرەبیان نەدەزانی و واتای ئەو شانەیان نەدەزانی کە دەیان لێنەوە، بەڵام هەستیان بە دڵەکانیان دەکرد بۆیە دەگریان. هەریکێکیان وای هەست دەکرد کە بەو شانەی لە خزمەتی خودادایە و گفتوگۆ لەگەڵ خوددا دەکات و لەو شوێنەدا وەستاوە کە موحەممەد صلی الله عليه وسلمی پێغەمبەری مەزنی هەژاری نەخوێندەوار لەسەری وەستاوە و تیایدا وەک ئەو کوڕنووشیان دەبرد و دەچەمانەوە و ئەو دوعایانیان دەگوتەوە کە ئەو بە زمانە عەرەبیەکەی گوتبووی. لەو ڕۆژەدا ڕۆژی هەینی مانجی دیلحیجە هێشتا شەپۆڵەکانی دەنجی پێغەمبەر و هاوڵانی لە هەوادان، چونکە لە ناو سروشدا هیچ شتێک لە ناو ناچێت و هیچیش نایەتە کایەوە. دوای ئەوە زانیم کە ئەو 60 کەسە لە هەژارترین هۆزی هیندستان و بە پیادە و بەلەمی چارۆگەدار و وشتر هاتوون بۆ مەککە. سەرۆکەکەیان ئاڵایەکی بەدەستەوە بوو کە پارچە پەڕۆیەکی دراو بوو. هەندێکیان لە سەرووی تەمەنی 80 ساڵیەوە بوون، هەندێکیان نابینا بوون، هەندێکی تریان کەسانێکیان لەبەر پەککەوتەیی و پیری هەڵگرت بوو. هەمیان بە کوڵ دەگریان و لە خشوعدا توا بوونەوە. بەڕاستی هەژار و نەدار بوون. چەند هەنگاوێک لەولاتر کەسێکی هیندی تر هەبوو کەسە شارەزاکەی پێی گوتم کە ئەوە میهراجایە و میلیۆنێرە. ئەویش وەکو ئەوانی تر جلی سپی لەبەردا بوو، بە هەمان خوشوعەوە دەگریا و کەسێکی شەلەر بوو شوێنکەوتەکانی هەڵیان گرت بوو. بەڕاستی ئەویش وەکو ئەوانی تر هەژار بوو. جاچێمان هەژاری لای خوددا نییە. میلیۆنان کەس هیچ کەس لە پیری و کوێری و نەخۆشی و مردن ناپارێزن. گەورە و خزمەتکار وەک یەک تووشی ئەنفلۆزا دەبن و وەک یەک نیشانەکانیان لێ بەدەر دەکەوێت. تەنانەت زۆر جار دەبینین گەورە زیاتر لە خزمەتکارەکەی بەدەست نەخۆشیەکەوە دەناڵێنێت و پەنا بۆ دەیان دەرمان دەبات و پزیشکە شارەزاکان لە دەوری خۆی کۆ دەکاتەوە. بەڵام بۆی دەردەکەوێت کە پزیشکی و زانست دەستەوەستانن. لە کۆلێجی پزیشکیدا وەک گاڵتەزاری پێیان دەگوتین ئەنفلۆزا بەبێ چارەسەر و دەرمان بە 7 ڕۆژ چارەسەر دەبێت.
ئەگەر چارەسەر و دەرمانیش بەکار بێنیت لە هەفتەیەکدا. ئەمە لە کاتێکدا ئەنفلۆنزا نەخۆشیێکی سادە و ساکارە. ئەمە نمونەیەکە لە هەزاران نمونە لەسەر لاوازی مرۆڤ و پێویستی و هەژاری ڕاستەقینەی، هەرچەند پارە و هۆکاری زۆر و زەوەندیشی لەبەردەستدا بێت. چێمان هەژاری لای خوددا نییە کە لە دایک دەبین هەڵمان دەگرن، کە دەمرین هەر هەڵمان دەگرن. لە نێوان لە دایکبوون و مردنیشدا هەموو ڕۆژێک چەند جارێک لە ژیاندا دەمرین. کوان کیسراکان، قەیسەرەکان، ئیمپراتۆرەکان خۆیان و ئیمپراتۆرەتەکەیان بوون بە شوێنەوار و وێرانەی ژێرگڵن، ستەمکار و ستەم لێکرا و هەردووچیان وەک یەک لە ناو خاکدا ڕاکشاون، بکوژ و کوژرا و هەردووچیان هەمان سەرنجامیان بینی، براوە و دۆڕا و هەردووچیان گڵ دایپۆشین. لە خۆبایی بوون کۆتایی هات، هێز کۆتایی هات، تەنها درۆیەک بوو. دەوڵەمەندیش لە دەست چوو، دەوڵەمەندی نەبوو، تەنیا وەهمێک بوو و بەسەر چوو. تەختی پاشایی و تاج و حەریر و دیباج و هەمووی تەنیا دیکۆرێک بوو لە کاغەزی یاریکردن و لەسەر لم نەخشێنرا بوو. هیچ کەسێک بەهێز نییە، هیچ کەسێک دەوڵەمەند نییە. بەهێزی هەرچەند ساتێکە و بێهێزی بە دوایدا دێت و چین بە چین بۆ خەڵکان دەگوازرێتەوە. هیچ کەسێک نییە لە ساتێکی زەلیلی و لاوازی و ترس دڵەڕاوچێدا نەژیا بێت. هەر کەسێ زەلیلی هەژاری نەبینێت، زەلیلی نەخۆشی یان خۆشەویستی یان خەمۆچی تەنیایی یان خەمی لە دەستدان یان نەنجی ئابڕوچوون یان تاڵاوی شکست یان ترسی دۆڕان دەبینێت. ترسی مردن بە سەرووی هەمویانەوە. هەمومان هەژاری لای خوداین، هەمومان باش ئەوە دەزانی، ئەوانیش ئەوە باش دەزانن و بە تەواوەتی هەستی پێدەکەن، بۆیە دەگرین و لە خوشوع و فرمێسکدا دەتوێنەوە. هاوڕێکەم کە بە گومان لی پرسییم، نهێنی پۆشینی پۆشاکی سپی ئیحرام و پۆشینی لەسەر گۆشت و قەدەغەکردنی پۆشینی پۆشاکی بەدرومان چییە؟ ڕەزمکردنی ئیبلیس و تەوافکردن بە دەوری کەعبەدا واتای چییە؟ ئایا وا نازانی کە ئەمە پاشماوەی بتپەرستیە؟ پێم گوت تۆ بەوە واز ناهێنی کە بە پاچی و بە شێوازی ئەفلاتونی خۆشەویستەکەت خۆش بێت، بەڵکو دەتەوێت بە کردار و گوزارشتی لێ بکەیت، بە ماچ و ئامێز و دیدار و ئایا تۆ بتپەرستیت؟ بە هەمان شێوە ئەو کەسەی بە عەقڵ و دڵی بەرەو خوددا دەڕوات، خوددا پێی دەفەرمێت کە ئەوە بەز نییە، پێویستە لەسەر قاسەکانت کۆشش بکەیت. حەج و تەواف ڕەمزی ئەو کۆششن کە تیایدا خۆشەویستی بە هەست و گفتار و کردار گوزارشتی لێ دەکرێت، واتە یەکخواپەرستی لێرەدایە. لەش و ڕوحت لەگەڵ کردار و شەکانت یەک بگرن. هەر بۆیە لە نوێژدا دەچەمینەوە و کوڕنۆش دەبین و بەتەنیا بە خژوعی دڵ واز ناهێنین، چونکە ئەم یەکێتیەی نێوان دڵ و لەش ڕاستگۆیانەتر باوەڕی تێدا دەردەکەوێت لەوەی بەتەنیا بە بیرکردنەوە واز بێنی. هەرچی پۆشاکە سپیەکەی ئیحرامە، ئەوە ڕەمزە گەورەکەی یەکێتیە کە تێیدا ڕەگەزەکان دەتوێنەوە و هەژار و دەوڵەمەند لەگەڵ یەکتردا یەکسان دەبن. میهراجا و شوێنکەوتوانی وەک یەکیان لێ دێت. ئێمە لەسەر گۆشت دەیپۆشین، هەروەک چۆن کاتێک لە دایک بووین پۆشیمان و بە هەمان شێوە کە دەمرین جارێشتر دەیپۆشینەوە. ئەمە ڕەمزی داماڵڕانە، چونکە ساتی دیداری خوددا پێویستی بەوە هەیە خۆمان لە هەموو شتێک دابماڵین. لەبەرەوە خوددا بە موسای فەرموو: فەخلع نەعلەیکە ئینەکە بیلوادی المقەدەسی طووە، واتە تۆیش پێڵاوەکانت داکەنە لە پێت، بەڕاستی تۆ لە شیوێکی پیرۆزدای کە ناوی تووە طووایە. ئەمە داماڕانی گونجاوە بۆ گەورەی هەڵوێستەکە. ئەمەیە جیاوازی نێوان دیداری سەرۆک کۆمار و دیداری پەروەردیگار. ئێمە کاتێک دەمانەوێت بچینە دیداری سەرۆک کۆمار جلی ڕێک و فەرمی دەپۆشین، بەڵام لە بەرامبەر خوددا ئێمە هیچ نین، بەهایەکی ئەو تۆمان نییە. بۆیە پێویستە هەموو غرور و جوانکاریەک لە بەرخۆماندا دابماڵی. هاوڕێکەم بە نیازی خراپەوە گوتی: ئەدی ڕەزمی ئیبلیس چی؟ پێم گوت: تۆ دەڕۆی چەپکە گوڵێک لەسەر گوڵکۆی سەربازی ون دادەنیت و وتارێک پێشکەش دەکەی. ئایا تۆ بتپەرستیت؟ ئەدی بۆچی من بە بتپەرست تۆمەتبار دەکەی ئەگەر گوڵکۆیەکی بەردین بۆ شەیتان دابنێم و ڕەجمی بکەم؟ هەمان بیرۆکەیە.
هەموو ئەو شتانە شتی ڕەمزین. تۆ باش دەزانیت کە گڵکۆی ڕێز تەنیا ڕەمزێکە و سەربازەکە خۆی نییە. منیش باش دەزانم کە ئەم پەیکەرە ڕەمزێکە و شەیتان نییە. بە هەمان شێوە کۆششی نێوان سەفا و مەڕوە بەرەو ئەو شوێنەی بیری زەمزەمی تێدا هەڵقوڵاو ئیسماعیل و هاجەرەی دایکی ئاویان لێ خواردەوە. ئەمە زیندووکردنەوەی بیرەوەریەکی خۆشەویستیە و ڕۆژێکی لە یاد نەکراوی ژیانی پێغەمبەر و باپیرە ئیسماعیل و دایکە میسرێکەی هاجەرە. هەموو سروتەکانی ئاینەکەمان سروتی کەهەنوتی نین و بەواتە باوەکەیان، بەڵکو زۆرێکن لە کردداری تەواوکاری کاستونستیان پێ تەواو دەکرێت و دەرونی پارچە پارچە بوو یەکگرتووی بۆ دەگەڕێتەوە. ئەمە ئامرازی بەدیهێنانی مرۆڤێکی یەکگرتووە، گفتاری وەک کردداری بێت. سەخاوەت و دەستکراوەیی تەنیا گوتارێکی سەرزارەچین بۆ سەلماندنی پێویستە دەست ببەیتە گیرفانت و لە کاتی بەخشیندا خۆشحاڵ بی. بۆ ئەوەی دەستکراوەیت ڕاستەقی نەبێت. ئایا ئەم جوڵەیە جوڵەیەکی بتپەرستی یان سروتێکی کەهەنوتیە؟ بە واتایە سروتەکانی ئیسلام تەنیا دروشم نین، بەڵکو گوزارشتی زۆر سادەن و بۆ هەستی ئاینی. هەر بۆیە ئیسلام تاکە ئاینی بێسروت و بێکاهینە. تا لە بەردەمتدا زیاتر لە میلیۆنێک کەس ڕاستەوخۆ و بەبێ واسیتە و نێوەنگیر گفتگۆ لەگەڵ خوددا دەکەن و لەسەر زەمینی ڕوت و بەبێ میحراب و بڵندگۆ و قوبە و مینبەر و بەرماڵ و سەقفی نەخشێنرا و بە نەخش و نیگاری زێڕین و بەبێ دیواری مەرمەڕ کوڕنووش بۆ خوا دەبن. هەموو شتێک ڕوت و داماڵراوە، ئێمەش ڕوت و داماڵراوین. دەروونەکانیچمان بە تەواوەتی لە بەردەم بەدیهێنەرێکدا ڕوت و داماڵراوە. ئێمە دەگرین، هەموو کات دەگرین. هاوڕێکم بێدەنگ بوو دەنجی تەربیە لە میلیۆنێک و 500 قوڕێک پێکەوە بەرز بووە. لەبەیک اللهم لەبەیک لەبەیک لا شەریکە لەکە لەبەیک. دەمزانی کە لە نێوان هاوڕێکەم و باوەڕی ڕاستەقینەدا چەندین مەودا و قۆناغ و میعراج و کۆژان هەیە. هێشتا لەسەری پێویستە بەسەر وێرانەی ئەو باڵەخانە لۆژیکیەدا سەرکەوێت کە ناوی عەقڵە و جڵەوی ئەو حەقیقەتە بگرێتە دەست کە لە دڵیدا. لەو کاتەدا عەقلی لە قسەی بێمانە و توانجدان دەوەستێت و سنوور و پسپۆڕی خۆی دەزانێت و درک بەوە دەکات کە ئاین لە پرسێکی لۆژیکی گەورەترە و خۆی لە خۆیدا ئەو لۆژیکی هەموو شتێکە و خوددا ئەو بەڵگەیەیە کە بوونی پێدەسەلمێنێت، چونکە خوددا ئەلقەیومە، لە نەبوونەوە هێناویەتە بوون و بەهۆی ئەوەوە بوونی هەیە. بۆیە خوددا بەڵگەیە لەسەر بوونەوەر، نەک بوونەوەر بەڵگە بێت لەسەر خوددا. چۆن دەکرێت نەبوون بەڵگە بێت لەسەر بوون؟ چۆن دەکرێت نەبوون بەڵگە بێت لەسەر بەدیهێنەری بوون؟ ئەمە عینادی عەقڵە، زنجیرەیەک وێرانکاری لۆژیکیە کە پێویستە لە ڕێگای میعراجی بەرەو حەقیقەتدا پێیدا تێپەڕ ببین. ئەمەیە کە موکڕی ئەو سەردەمەی تێدا عەقڵ بانگەشەی هەموو شتێک دەکات. بەداخەوە سەردەمی ئێمە سەردەمی زانستە مادیگەرایەکان و لۆژیکی مادیگەراییە، سەردەمی ئەلکترۆنیات و کارەبا و کیمیا و سروشتە. هەر یەکێکمان لە سەرەتای ئاشنابوون بەو زانستە مادیگەراییانە بەهۆی سەرسامبوون پێیانەوە و بە گەورەدانانی دەستکەوتەکانی وا گومان دەبین کە ئەوانە زانستی گشتگیرن و دەکرێت پرسە گشتگیرەکانی وەک بوونی خودداشی پێتەفسیر بکرێت. بەمەش دەکەوێتە هەڵەی ئەو کەسەوە کە دەیەوێت ئاسمان بە بست بپێوێت و خۆشەویستی بە درهەم پێوانە بکات. دوای تێپەڕبوونی چەند ساڵێک لە کۆژان و ئازار، بەلەوەی بۆی دەرکەوێت کە سروشت و کیمیا و زانستی بەشین و بە دوایی پێوانە و پەیوەندیدا دەگەڕێن و پسپۆریان بەشیە و شیاوی ئەوە نین بە سروشتی پێوانەکانیان حکم بەسەر ئایندا بدەین، چونکە ئاین پرسێکی گشتگیرە. ئاین ئەو زانستە گشتگیرەیە کە هەموو ئەو زانستانەی لەخۆ گرتووە. هەروەها ئێمە نورێکی ترمان هەیە کە بۆ حەقیقەتی ئاینی بە بەڵگەی دەزانین، ئەویش نوری دڵ و ڕێنمونی بەسیڕە و فیترەتە. لێرەدا نورێک هەیە کەی بەهۆیەوە بە بێچۆنیەتی حەقیقەت وەردەگرین. ئێرە ناوچەی درک پێکردنە. خوددا بۆ درک پێکردنی ڕاستەوخۆ ئامادەی کردووە. ئەمە بەرزترین پلەی هەستکردنی ئاساییە، هەروەک چۆن عەقڵ بەرزترین پلەی هەستکردنە وەک بۆنکردن و بەرکەوتن. بە هەمان شێوە بەسیڕەت بەرزترە لە عەقڵ و درککردن لە ڕێی لۆژیکی و جەدەلیەوە. بەسیڕە
بەخششێکە بۆ هەمومان بەردەستە، بەڵام دەروونمان بەهۆی دابوو نەریت و بانگەشەی عەقڵی و حوکمی پێشوەختەی باوەوە ژەنگاوی بووە. ئەمە جگە لە غرور و تاریکی و ئارەزوەکان و تینی ڕق و تەماحکاری، هەموو ئەمانە ئاوێنەی بەسیڕە لێک دەدەن و ڕووناچی لێدا دەبڕن. تەمەن دەڕوات و مرۆڤ لەگەڵ ئەو ئارەزوانەدا لە ململانێدایە و ئازار دەچێژێت و پرسیار دەکات و دەرونی دەکوڵێت، تاکو و پەردەکان دەدڕێت و تەم و لێڵیدا دەچێت و لە ڕێی ئەو دیدە گشتگیرەوە بەسیڕە درک بە حەقیقەت دەکات. لێرەدا ئاین دەناسرێت، دەکرێت کەسانێک بەسیڕەتیان هەبێت کە بڕوانامەیەکیان نەبێت. لە بەرامبەریشدا دەکرێت کەسانی خوێندەوار و زانکۆیی بەسیڕەتیان کوێر بێت. پاچی دڵ فەزڵێکی خوداییە، دەکرێت بیبەخشێت و دەکرێت بۆ ماوەی بمێنێتەوە و لە معریفەی خوداییدا مەرجێک بوونی نییە. دەکرێت ئەم کەسە هیندیە مسلمانە هەژارە ڕوت و قوتە کە لە ناو فرمێسکەکانیدا نقم بووە لە ئێمە کە لەسەر ئاین و خوددا دەنووسین زیاتر بزانێت. لەوانەیە ئەگەر دەربارەی هەست و نستی پرسیاری لێ بکەی نەتوانێت بۆ تشی بکاتەوە و لە چەند دەستەواژەیەکدا کورتی بکاتەوە و وەک ئەو دەستەواژە ڕووکەشانەی دەیاننووسین. ئەمە هیچ گرنگجێکی نییە، چونکە معریفە بەرزەکان دەکرێت لە سەرووی گوزارشتەکانەوە بن و نەتوانرێ بە ئاماژەش دەرببڕێن، بۆیە تەنیا بێدەنجی و فرمێسک دەمێنێتەوە. هەر لەبەر ئەمەیە ئەوان لە ساتێکی دیدار لەگەڵ دەروون و خوددا دەگرین. لەو ساتەدا وشەکان بێبەهان، زمان لاڵە، گوزارشتەکان بێتوانان، بۆیە تەنیا فرمێسکەکان دەدوێن، فرمێسکی خۆشی و خەم و پەشیمانی و تەوبە و پاکبوونەوە و لەدایک بوونەوە. ئەمە سپێدەیەکی ڕۆحیە کە تەنیا کەسێک هەستی پێدەکات کە ئەزمموی کرد بێت. دەکرێت 1 ساعت و 1 باردۆخ دووشتی دژ بە یەک نیشان بدەن. بۆ نمونە کاتێک خەریکی تەوافی کەعبە بووین و لە ناو ئاپۆڕای حاجیاندا دەخولاینەوە، هاوڕێکەم بە دوای بیرۆکە بێمانەکانیەوە بوو. ئەگەر کەعبە لە ئەوروپا بووایە، بۆ نمونە لە بەرلین، ئەوە کارەکە جیاواز دەبوو. ئەوروپیەکان بە ڕیزبەندی و بێ ئەزیەتدانی کەسانی تر تەوافیان دەکرد. لە کاتێکدا من سەرنجی ئەو ئاپۆڕایام دەدا کە وەکو گەردی سپی دەخولانەوە و ئەو کەسانم تێدا بەدی دەکردن کە بێبێ ناسنامە بوون و حەجیان دەکرد و تەوافیان کرد و ژیان و مردن. دایک و باوکم لەواندا دەبینیەوە کەسانێک بەر لە ئێستا لەناو ئەو قەرباڵغیەدا تەوافیان کردووە، بەر لەوانیش باپیرەم کە بەوشتر هاتۆتە حەج، پاشان باپیرانی پێشتر تا دەگاتە ڕۆژگاری پێغەمبەر صلی الله علیه وسلم کە وەک کۆچەر لە مەکە دەرچوو وەک ڕزگارکەر گەڕایەوە ناوی. من لە دیدی مێژوو هەناسە برشەی قەرباڵغیدا بە تەواوی خۆم لەبیر کردبوو و خۆم نەدەناسیەوە. ئەوە منیش مردم، ئەوە تا کوڕەکەم تەواف دەکات و منی بیر دەکەوێتەوە، پاشان ئەویش دەمرێت و کەسانێکی تر دێن یادی دەکەنەوە. بەڕاستی کەسانێکی ڕۆحی پڕ لە جۆش و خڕۆش بوو، تیایدا هەستەکانمم لە دەستدا بوو، هەستم بە خودی خۆم نەدەکرد، پڕ بوو لە دەرکردن بەوەی بەڵێ جگە لە خوددا هیچ بوونێک و جودی نییە. لێدەدا دیێری یەکەمی چیرۆکی بەدیهێنانم هاتەوە یاد. لە سەرەتادا تەنیا خوددا بوونی هەبوو، هیچ شتێکی تر بوونی نەبوو. لە کۆتاییشدا تەنیا خوددا دەمێنێتەوە، ئەو ذاتی یەکەمین و کۆتایە، ئەو بەڵێ تەنیا ئەو. ئەمە ساتێک بوو لە سڕینەوەی هەموو ئەو شتانەی لە دەروونماندا بوون بە خودیشمەوە، لە بەرامبەردا پڕکردنی بەڕەها و تاکەبوونێک کە بریتیە لە خوددا. سەرەڕای ئەوەی هەستم بە نەبوون دەکرد، لە هەمان کاتدا هەستم بە ئامادەبوون دەکرد، ئامادەبوونێکی تەواوەتی کە هەژمونی بەسەر هەر گەردێکی هەستمدا هەبوو پڕی کردبەوە. ئامادەبوونی چی؟ بەڕاستی زمانم لاڵە و پێنووسم دەستەوەسانە و وشەگەلێک و دەستەواژەی گونجاو بۆ وەسفکردنی ئەو هەستە شک نابم. تەنیا بەوە واز دەهێنم کە بڵێم قوڵترین هەست بووە تا ئێستا تێیدا ژیابم. ئەوانە هاوشێوەی چەند پەردەیەکن، یەک لە دوای یەک دەکرێنەوە، بۆ ئەوە دەکرێنەوە کە شانۆگەریەکی بچووک نیشان بدەن کە بریتیە لە واقعی تاکە کەس بە وردەکاریەکانیەوە، پاشان پەردەیەک لە قوڵاییدا بۆ ئەوەی واقعێکی تری گەورە نیشان بدات کە بریتیە لە واقعی مرۆیی کە واقعی یەکەم قوت دەدات، پاشان پەردەی سێەم کە حەقیقەتەکان نیشان دەدات کە بە بەراورد پێی هەموو شتێک بێبەهایە. ئەمە هەستێکی ئاینیە کە ئەستەمە لە ڕێوشەکانەوە گوزارشتی لێ بکرێت. هاوشێوەی هەڵوێستی جەنگاوەرێکە لە بەرەی جەنگدا.
خەمەکانی نیشتیمان خەمەکانی خۆی بیردێنێتەوە، برینەکانی نیشتیمانەکەی برینەکانی خۆی بیر دەبەنەوە و کێشەکانی ماڵە بچووکەکەی لەبیر دەکات و لەناو کێشە گەورەکانی کۆمەڵگاکەیدا دەتوێتەوە. ئامادەییە گەورەکە ئامادەییە بچووکەکەی خۆی بیر بردۆتەوە. ساتی وەستان لە دیداری پەروەردیگاریش بەم شێوەیە. مەزنترین ئامادەبوون ئامادەبوونی حەق. ئەمە ئامادەبوونێکی ئەوەندە گەورەیە هەستەکان لە بەرامبەریدا دەتوێنەوە. واقعی بچووک فەنا دەبێت، واقعی دەروون و کێشەکانی ڕۆژانە، پاشان واقعی کاتی بە هەموو وردەکاریەکانیەوە، پاشان واقعی مێژوویی هیچیان دیار نامێنن، پاشان دەروون لە ساتێکی تایبەتدا بە لەخۆگرتنی لەلایەن زاتی مەزنی دەسەڵاتداردا فەنا دەبێت. ساتێکی سوفیگەریانەیە کە لە خۆشەویستیدا دەبینین و مەحبوب بۆمان باز دەکات. خۆشەویستی مرۆییش بە بەراورد بە جوانی ڕەهای خودایی هیچ نییە. هاوڕێکەم لە کوێی هەموو ئەو بەهایانەدایە. قسەکانمان زۆر لە یەکتر دوور بوو، ئەگەرچی شان بەشانی یەکتر بووین، ئەو خەریک بوو بە لۆژیک بیری دەکردەوە و چۆنیەتیەکانی دەخستە ڕوو. منیش لە ناو خۆشەویستیدا دەتوامەوە ئەو ساتە منی خستە سەرووی بربەستی عەقڵ و هەموو سنوورەکانی پێبەڕیم و خستمیە سەر لووتکەیەکی وەها کە هەموو شتێک بەڕوونی ببینم و بە شێوەیەکی گشتگیر درک بە هەموو شتێک بکەم. ئەمە خۆشەویستیە. ئاینیش لە کڕۆچیدا خۆشەویستیە، تەوافیش کاری عاشقانە. ئەوان هیچ ئەستەمی و تەکلیفێکی تیادا نابینن، بەڵکو گفتوگۆیەکی خەمڕەوێن بەدی دەکەن، گفتوگۆیەکی نهێنی کە لایەنە تاریکەکانی دڵ ڕووناک دەکاتەوە. لە لای کەعبە هەستم بە زۆر شت کرد کە هیچ وشەیەک بۆ وەسفکردنیان شک نابم.